مامۆستا عەبدوڕەحمان دەروێش بەشداربووی ڕاپەڕینەکەی سیانزەی پێنجی 1970 هەڵەبجە و وەورامانە. باس لە ستەمکاریەکانی بەعز دەکات و وەک خۆی دەڵێت خەڵکی جوامێرانە دژی بەعز وەستاونەتەوە و ڕاپەڕینیان ئەنجام داوە. پیاوێک بناوی حەیگوڵە بوو تەپەکوڕی کە هاتمە ئاوا سێرم کرد خوا عەفوی کامردووە ئیسا کە ئاوا سێرم کرد سێرەکەم چاوی پڕفرمێسکە ئەگری هەم خۆشی بوو هەم ناخۆشیشی بوو چونکە ئەو خەڵکەی بینی جەماوەر هێنەکەی کێش لەو شتانەکە بیرم ناژێتەوە جاردانەکە بوو بە فڕۆکە کەسێک جار ئێدا ئەیود خەڵکەکە بێ دەنگ بن هێمن بنەوە لەبەرەوە هەڵەبجە بار ناکرێ هەڵەبجەکرێ بە سنتەری لادێ بارکراوەکان بۆ ئەوی خۆ پیشاندانەکە کە بکاتەوە. بۆ بەرزڕاگرتنی یادەکە مەڕاسیمێکە کە سوکاری شەهیدان و بەشداربووانی ڕاپەڕینەکە تێدا بەشدار بوون لە هەڵەبجە بەڕێوە چوو. پانێڵێکیش لەسەر شێواز و گۆڕینی میکانیزمی یادەکان پێشکەش کرا. ئەوە تاوە لە بەرچاو تایە بچووکیان کردوێت. من سێ برام بە ناویش ناوەکانی شەهید عوسمان، شەهید سەلمان، شەهید عومەر، سەرکەوت محەممەدەوە خوشکەزان، خاڵم یعنی خاڵە یاسین، کاگ ئازاد، ئەمانە مەجموعەیە حەوت کەس سیانیان برام من یەکێکیان خوشکەزانمە ئەوانش خاڵ و زاوکوزە یعنی بە حەقیقەت 23 ماڵ بەس من هاتووم ئەمجە دوێ ئەبێ بۆ هەر من بن بۆ ئەبێ عاد بۆ ئاوڕێ نادەنەوە یعنی بەڕاستی نێگەرانیەکان سەر چاوەکەی خۆتان زانانی بێتی. بەتەئکید حکوومەتی هەرێمی کوردستان کە بەرهەمی خوێنی شەهیدانە گرنگە بە گرنگجۆ لەم بابەتانە بڕوانێ و لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستانیش و حکوومەتی عێراقی فیدراڵ کە میراثگەری حکوومەتی ڕابردووە ئاگادار بکرێتەوە و لە ڕێگەی بەرنامەکان و یاخود کۆبوونە سیاسیەکان یاخود ڕێکەوتنە حکوومەتەکانەوە مەرجی تایبەتیان بۆ قەرەبووکردنەوەی کۆی تاوانکارەکان ڕژێم بەس بە لە هەموو کوردستان و هەڵەبجەش بە تایبەتی. 39 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ڕاپەڕینە جەماوەریەکەی هەڵەبجە و وەرامان کە نزیکەی 100 کەس بەهۆیەوە شەهید و دەیانی دیکەش بریندار بوون. گوێڕایەوەی حکوومەتی بەعەس گەڕێکی کانیاشقانی تەقاندەوە دوای دەیان ساڵ لە ڕووداوەکەش کە سوکاری شەهیدان و بەشداروانی ڕاپەڕینەکە نیگەرانن کە وەک پێویست گرنگی بە یادەکە نادرێت و ئاوەڕ لە برینداران و کە سوکاری شەهیدان نەدراوەتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.